ئێرە هەڵەبجەیە، ئەو شارەی قوربانیەکانی ناوبەناو زیندوو دەبنەوە. خەلیل 31 ساڵ بوو لە خانەوادەکەی بەهۆی کیمیابارانی هەڵەبجەوە دابڕابوو. لە ئامێزی خێزانێکی دیکەدا و لە ئێران گەورە بووە. من لە کاتی چوونە ناو پرۆسەی هاوسەرگیریدا کە تەمەنم نزیکەی 24 ساڵ بوو، باوکم پێوتم کە ڕاستی و درستی دایک و باوکی من کیان. من ئەو کەزانیم کە یەکێکم لە وەنبوونەکانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە. ئیدی ئەمە درێژەی کێشە تا پرسیارکردن و دۆزینەوەی ڕێگاکان. ئەمن خۆشحاڵم کە زانیم هەڵەبجە لەکوێیە. خوردیم ولی امروز خوشحالم که خیلی ها میدونن که حلبچه کجاست. مەلیحا کە بەپێی پشکنینەکانی DNA لە بەڵگە و تاوانی هەولێر و کینگ کۆلێجی بەریتانیا بە دایکی خەلیل دەرچووە دەڵێ لە یەکەم ساتی دەرکەوتنی خەلیلەوە لە تەلەڤیزیۆن کە وتی من ون بووم خۆم گەیاندە لای و بۆنی خەلیلم کرد بە منداڵی و بێ هیچ گومانێک زانیم کاو کوڕمە. خەلیل حتا ئەو ڕۆژە کیمیایەکە لێدانی ڕۆشتینە ئێران شەومان بەسەر هەڵ بەس نازانم سەعات چەند بوو چەندی شەو بوو 8 شەو بوو 9 شەو بوو 10 شەو بوو ئەوە نەمزانی شەو بوو یەک شەو باوم داناوچامەوە ژنێکی سەر تاپاڕەش بردی سەر تاپاڕەشەکە بردی ئێتر هەسم نەکرد بزانم باوکی لەکوێ ئیبراهیم لەکوێ مناڵەکانی ترم لەکوێیە ئەوە نەهیلاک بووم سەوتم نەهاتە دەرەوە کیمیایی لێدا بوو ئێتر هێنی بردم بردیان کارەبا بڕا. مەحسوومە مەهدیپور ئەو دایکەی کە لە ئێران و لە تەمەنی 9 مانگیدا خەلیلی لە دامەزراوەیەکی بەسەرپەرشتان وەرگرتووە و گەورەی کردووە دەڵێ چه هەستێک لەوە خۆشتر و جوانترە خەلیل لە ئامێزی دایکیدا ببینم. زۆر خۆشحاڵم کاتێ دەبینم خەلیل دایکی دەبینێتەوە لە ژیاندایە خانەوادەکەی دۆزیەوە چ هەستێک لەوە خۆشترە هەستێکی زۆر کاریگەر و خۆشە خێزانی من و خێزانی خەلیل هیچ جیاوازیەکی نییە گرنگ ئەوەیە خەلیل ئاسوودەیە خانەوادەکەی دۆزیوەتەوە. خەلیل ساڵە محەممەد ناسنامەی تەواوەتی خەلیلە و لەلایەن دادگاوە ئامادەکراوە و لە مەراسیمەکەدا پێیبەخشرا بە پێی وتەی دایکی لە کیمیابارانی هەڵەبجە و لە گەرماوێکی کرماشاندا لە دایکی دادەبڕێت دواتریش لە ڕێگەی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەوە دەگەڕێتەوە ناو خانەوادەکەی. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.